ڕاکێشانی هێڵی شەمەنەفەری کەرکووک بەغدا مێژۆکەی بۆ ساڵی 1929 دەگەڕێتەوە، دوای وەی عێراق لەلایەن ئینگلیزەکانەوە کۆنتڕۆڵ کراوە. مێژوو نووسێک لەبارەی ئامانجی ڕاکێشانی و هێڵەوە ئاشکرای دەکات. لە دوای ڕاکێشانی لەو سەردەمەدا هێڵی شەمەنەفەری کەرکووک بەغدا لە بواری ئابووری سوودی لێوەرگیراوە. لە ماوەی نێوان شەڕی جیهانی یەکەم و بۆ دوای شەڕی جیهانی دووەم قیتار دەورێکی گەورەی بینی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەر لەگەڵ هاتنی ئینگلیزەکان بۆ کەرکووک بۆ کەرکووک و هەروەها بۆ عێراق و داگیرکردنی هەموو پارچەکانی عێراق لەلای ئینگلیزەکانەوە دەورێکی باڵای بینی بەوەی کەوا بایەخ بە گرنگی قیتار بدەن، چونکە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی ئابووری و گرنگی خۆی هەبوو بۆ دەوڵەتی هاوپەیمانە بە تایبەتی ئینگلیزەکان کە لە عێراقدا بوون بۆ گواستنەوەی سەربازەکانە، بۆ گواستنەوەی ئازوقا سەربازیەکانیان واربووە بۆ گواستنەوەی ئەو پێویستیانە ئابووریانەی وەکو کەلوپەل و شتە بازرگانیانەی کەوا لە ناوچەکاندا هەبوو بۆ ئەوەی کەوا سوپاکەیان بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی هاوگونجاو بتوانێت کەوا ئیش و کارە سەربازیەکانی خۆی جێبەجێ بکات. دانیشتوانی کەرکووک سەربوردەی جیاوازیان هەیە لەباری هێڵی شەمەنەفەری کەرکووک بەغداوە، وەگەوان دەڵێن ئەو هێڵە دوای دامەزرانی سوودی هەبووە لە بواری گواستنەوەدا لە نێوان کەرکووک و شارەکانی تر. ئەو شەمەنەفەر ئەوەندە خزمەتی بڵێن کەرکووک و کوردستانی کردن بێت چونکە ڕەبت بوو لە هەولێرەوە تا دەکاتە بەسترا، ئەمە هەم شوێنی خەوی هەبووە، هەم گەشتیاری بووە، هەم بار هەڵگر بووە، ینی زۆر خزمەتیان شارەکە، بەڵام بەداخەوە ئەو شوێنەوارانە ناتوانین پارێزن. بۆ نمونە وێستگەی شەمەنەفەرەکە کە جوانترین بینا بوو لە شاری کەرکووک، ئەو بینایە بە جۆرێک دروستکرا و بە بەرد و بەدار دروستکرا بوو، لە زستانە گەرم بوو، لە هاوینا فێنک بوو، ینی پێویستی بە هیچ ئامێرێکی فێنکەرەوە نەبوو. شەمەندەفەرە زۆری پیاوە بەنامبانگەکانی دنیا هاتن بۆ شەمەنەفەرە چیان کردو، هاتوێ بەغدایان کردو، هاتوێ بەسرایان پێ کردووە و ئەو شەمەنەفەرە دەچووە جەلەولا خانەقین ئەنجا دەچووە بەغدا، واتە کوردستانی بە شێوەیەک لە شێوەکان ڕەبت کردبوو. بە شەمەنەفەر چوومەتە بەغدا، لە بەغدا و بە شەمەنەفەر هاتوومە بیرەوەری زۆر بوو، ینی کە شەمەنەفەر هەمووی کۆ کردەوە چوویتە ناو یەکێ لە فارگۆنەکانەوە ئیتر خەڵکی و دیانە سەرەکەوتن، تەنانەت هونەرمەندەکان یانی ئەم سڵاح داودەوان هەمووی بە شەمەنەفەر ڕۆشتن هەتا گەشتنە بەغدا گۆرانیانەوە لە ناو شەمەنەفەرە، تایبەتی شەمەنەفەری شەو، ینی تۆ بە ڕۆژ شەمەنەفەرێک دەرئەچوو، بە شەویش شەمەنەفەرێک دەرئەچوو. ڕێگەی بەغدا کەرکووک بوو، شەمەنەفەرە 12 سەعات بوو. مناڵەکان یانی زیاتر شەمەنەفەرەکە هات ئەم 5 فلس و 10 فلس ئەوانەیانە خستە سکەی قیتارەکە کە 5 فلس پانێ کردەوە گەورەوە بوو، 10 فلسی لێ هات کە هێواشێ کردەوە ناو شار مناڵ و هەرزەکار هەڵەگژانە قەدیا و فارگۆنەکانی ئەبوون. ئیتر شەمەنەفەرەکە کە دەرەچوو شووتێکی لێ ئەدا هۆرینەکەی بەناو کەرکووکە، هەموو خەڵکی کەرکووک ئەیزانی ئەوە شەمەنەفەرەکەی تێپەڕێت. سەردەمانێک هاوڵاتیان لە ڕێم شەمەنەفەرەوە دەگەیشتنە دوورترین شارەکانی عێراق و سووریا. لەو سەردەمەدا زۆرترین گەشتەکان لە شەودا ئەنجام دراون و جگە لە گواستنەوەی هاوڵاتیان پۆستی ڕۆژانەش لە نێوان کەرکووک و بەغدا لە ڕێم شەمەنەفەرەوە ئەنجام دراوە کە لە ئێستادا شەمەنەفەرەکە بە تەواوی پاکی کەوتووە و هیچ پلانێکیش بۆ نۆژەنکردنەوەی لە ئارەدا نییە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.